کارەبای دەربەندی تقریبی ئەمە نێزیی 90 ماڵە بین هەر ماڵەی بشێت وێرانە لە هاوینان کارەبایەکە یعنی ئەیدەینێ و یعنی ئیسفادەی لێ کات و دۆگایەکە هەڵبەسترایە تقریبی 1300 مترە هەتا ئەگات وێرانە مەسافەکەی کارەبایەکە تقریبی 70 مترە مەسافەی بڵندەکەی 70 مترە کارەبایەکە دروستکرایە ئەدێتە ناو ئەو تۆرباینەکەی و لەێژ دینەمەوەکەی ئەو تۆرباینەکە سوور دینەمەوەکەی کارەبایەکەیەدا و هەڵێ سوورینی کارەبایەدا دینەمەوەیەکە کارەبایەکە خراپ و دەگەل ئافاوێستی تا ساڵ پێش ئێستا دوای کارەبایەکان لە ساوی خۆمان چا کردەوە سارچی خۆمان کارەبایەکە 20 ساڵ دروستکرایە لە ئاوەیە دروستکرایە و کارەبایەکەی باشە بەنسبەت گڵۆپ و سەلاجە و ئەو شتانە باشە ئەگەر بێت و پای زانبڕێک ئاوکەمەبی کارەبایەکە بڕێک ضعیفە بیدنا کارەبایەکەی باشە یعنی لۆ ڕۆناچێ و لۆ تەلەڤیزۆن و شووە باشە یعنی ئەگە هاتبایەوە ئەو ئاوا ئیسفادە لێ وەرگەکە سەدەچی باش کرابە یعنی لەوانەیە کارەبای هەموو چۆمانەی بەرهەمی هینابایە سەرچاوی ئاوی زۆرە و یعنی ئاوەشی باشە هەیە و ئەگە هاتبایە و سەدەچیان کردبایە یعنی ئەو ئاوا ئیسفادەی زۆر باشە بوودا لۆ زراعەتی لۆ ئاوگلدانەوەی لۆ کارەبایی لەوانەیە کارەبای چۆمانشی هەموو دابین بکردبایە وڵا کارەبایکە تاتوانانی هەموو گوندەگە یعنی کارەبایی لۆ مەسەڵ بڵێم دروست بکرێت و لۆی ئەوە بکرێت یعنی ئاوی هەیە و سەرچاوە ئاوی زۆرە بەس ئەگەر بێت و یعنی بێت و ئەوە نەکرێت ئیسفادەی لێ نەکرێت سەدە وشتووە نەکرێت یعنی ئەو ئاهەم بەلاشەڕە